بەدەیەها گەنجم دواندووە وتومە بۆ ژن ناهێنی وتوەتی سیقم بە هیچ ئافرەتێ نەماوە. لە کاتێکە ئازیزانم پڕ ماڵەکانیشمان الحەمدولله ئەو کەسەی کەوا دەست بە دەستنوێژە بە ئەخلاقە دیندارە خواناسە ئەهلی قیبلەیە ئافرەتی باشی تیا ماوە. بەڵام وای لێ هاتووە ئازیزانم خەڵک ڕەش و سپیل یەک ناکاتەوە ئەڵێ ئەوەندە خراپەکاریم بینیوە ئەوەندە لەگە ئافرەتی خەڵکان ڕامباردووە من ئێستا زەواجم لە پێش چاو کەوتووە. واللهی وەکوتم کارەسات لەم وڵاتەیە ئەخوڵقێت وەڕوو ئەدا تەنها نوخبە و عاقڵ و ڕۆشنبیرەکان هەست و دەرکی پێکەن. هەر لە سایتی ڕووداوە ئامارێکی زۆر ترسناکم خوێندەتەوە ئەڵێ قەیرەی و گەورە کچی ئافرەتانی ئەم وڵاتە لە ئەم سێ محافەزەیە لە 173 تێپەڕانوە. ئازیزانم لەولاوە بە قانونێکی دەستورێکی علمانی دیموکراسی فرەژنی قەدەغە کردووە. یعنی ئەگەر تۆ زۆر پێویستیشت بە ژن بێت تۆ ناتوانانی ژن بێنیت. بەدیلیشیان نییە بۆ ئەمە ئازیزانم چارەسەرێکی ڕەوایان پێ نییە بۆ ئافرەتێ لە ماڵەوە کە تا ئێستا هەری زەواجی بۆ نەڕەخساوە بەدیلێکیان پێ نیوە. باوکیشی بە عەشایەریەکەی جاران بیر ئەکاتەوە. باوەڕەکەی ئازیزانم سەتەها ئافرەت هاتوونە بە گریانەوە وتویانە مامۆسا دەیەها کەسی ئەهلی چاک ئەهلی قیبلا نوێژ خوێن دەست بە دەستنوێژ داوێن پاک دێتە داوامان خاوەن نۆ خوشکین دایکم ڕێگرە باوکم ڕێگرە ئەڵێ بۆ لە عەشرەتەکەی من نییە تا لە عەشرەتەکەی خۆم نەبێ تا شێخ نەبێ تا سەید نەبێ تا مەلازادە نەبێ من نادەم بەشوو. ئێستا هەمومان قەیرەکەچین لە ماڵەوە هەمومان خەریکین لە ماڵەوە قژی سپیە هۆنینەوە. ئەمە تاوانەکەی برا ئازیزانم ئەمە جاری ئەمە دایک و باوە کەڵێگرێ.